شي چاک نەبووە و لە ئەنجامی ئەوەی کە دراساتی ئێواران فەرقێکی زۆری هەبووە لەگەڵ ینی دەرچوانی بەیانیانە فەرقێکی زۆر گەورەی هەیە لەبەر ئەو مەسئلەیە بە معلقی ماوەتەوە. دەست خۆش بێ کاک عەبدوڵڵاش باسی عەبدوڵڵاوە لە دووهۆک یەکەم و دووهەم بەڕاستی ئەوەش پەیوەندی هەیە بە دامەزراندنەوە دامەزراندن ئێستا وەستاوە ناتوانانی هیچ قسەیەکی لەسەر بکات. دەست خۆش بێ دوو وەختێک کرایەوە تەبیعی وەزارەتی خوێندنی باڵا تأكيد لسروا كاتوانية وكتابي بو كردون كيكم ودوهم وسيما كان روكجاران دام مزرينەوە لە بەشی اختصاصی خۆیانە. دەست خۆش بێ دوو پەیوەندی تر هەیە لە ڕانی کارزان وەرگین کا کارزانم کاتت باش؟ ئێوارتان باش. سەرچاو قوربان. زۆر سپاس بۆ کاک دکتۆر بۆ بەرنامەکەتان. من بەڕاستی پرسیارم نییە بەس دەستخۆشی لە بەڕێز جەنابی پرۆفیسۆر محەممەد دەکەم بەڕاستی زۆر بەپەرۆشە زۆرمان دووە بۆ زانکۆی ڕاپەڕن و بۆ دەڤەرەکەمان زۆر سپاسی دەکەین لە داهاتوویەکی زۆر گەشت شاڕمان دەکە بەڕاستی لە مودەیەکی کەمدا توانی ئەم زانکۆیەوەکو زانکۆیەکی بەڵام حتا لە سەراستی عێراق و بگرە مەنتیقەکەشدا ناوچەی هەرێمیدا بناسێنێت هەتا پەیوەندیەکی زۆر فراوانی دروست کردووە جەنابیان و ستافەکەی ئێمە سپاسی دەکەین خۆشحاڵین دەستخۆشی لێ دەکەین زیاتر لە ماڵەکەی خۆی گرنگی بە زانکۆی ڕاپەڕن و بە دەڤەرەکە داوە ئێمە جگە لە دەستخۆشی و سپاس و چاوەڕوانیەکی زۆر گەشتر هیچ کەمان سپاسان دەکەین. سپاس بۆ پەیوەندەکەت کا کاروان لە قەڵازێ وەرگین کا کاروانم کاتت باش؟ ئەم کاتت باش. فەرمو قوربان. دەستخۆشی بەرنامەکەتان لێ دەکەم و خێراتنی کاک دکتۆر دەکەم. سپاس دەکەم. پرسیارێکم بۆ کاک دکتۆر هەبوو. کاک دکتۆر داخوا لە زانکۆی ڕاپەڕین لە بەشی یاسا ئێستا ماسەر دەخوێندرێ یان ناخوێندرێ و ئەگە دەشخوێندرێ شروطی وەرگرتنی خوێندکاران چییە بۆ کەسێک بهەوێت تەقدیم کات؟ بەڵێ دەست خۆش بێ پرسیارەکەت گەشت. پرسیاری تریت پەیوەندی تریش هەیە بە ئەویش وەرگرین بۆی چەند پەیوەندێک وەرگرین دوای پەیوەندی تر وەرنەگرین. بەڵێ کا کەیفی ئەم کاتت باش لە سەر و چاوە؟ ئەم کاتت باشی بەڕێز. سەرچاو قوربان فەرموو. وەڵا پرسیارمان هەبوو لە دکتۆر. فەرموو. کاک دکتۆر تخوا ژمارەی زۆر لە خەڵک چاوەڕێی خوێندنی لێواران دەکات ئەگەر ڕوونتر وەڵامەکەمان تۆ بڵێ لە بەرنامەدا خوێندنی ئێواران بکرێتەوە یان؟ بەڵێ کاک دکتۆر باسی کرد کە خوێندنی ئێواران بە هەڵوەست ینی بە تعلیق کراوە ڕاگیراوە. بەڵێ باشە زۆر سپاس بەڕێز. سەرچاو کاکوونەری وەرەگرین لە ڕانێ کاکوونەرم کاتت باش؟ کاکوونەر ئێوارتان باش. ئێواری جەنابە سەرچاو. بەخێراتنی کاک دکتۆرەکەم. سپاس دەکەم. خێر بێت. من دەستخۆشی لە ستافی بەڕێوەبردنی زانکۆی ڕاپەڕینەکەم کە توانیویانە لە ماوەیەکی کەمدا زانکۆی ڕاپەڕین گەشەیەکی باشی پێ بدەن کە ئەدری باش پێ بگەێنن لە ڕووی ساینسیەوە لە دەڤەرەکە و لە سەراسی کوردستانی بەگشتی. بەڵام من یەک پرسیار ئاڕاستەیە کاک دکتۆرەکەم. کاک دکتۆرە و دەنگۆیەکێ لە ناو خوێندکاران ئەوە وا بڵاو بۆتەوە کە لە ڕێزبەندی جیهانی زانکۆی ڕاپەڕین بوونی نییەیان وجودی نییەیان لە ڕێزبەندی زانکۆکانی عێراق زانکۆی ڕاپەڕین وجودی نییە. جەنابەت قسە لە سەرەما چییە کاک دکتۆر؟ دەست خۆش بێ کاک ڕەحیمیش لە قەڵاتزێ وەرەگرین کاک ڕەحیمام کاتت باش هەوڵە دەوڵەتان باش سلااو لە جەناب و لە مامۆستای بەڕێز و لە هەموو بینەرە بەڕێزەکانتان و پیرۆزبایی ئازادکردنی کۆبانی و هیواداری هەموو کوردستان ئازاد بێ. مامۆستای بەڕێز هەیە مامۆستای بەڕێز پێم خۆش بوو لە خەڵاتزێ لەبەرەوەی لە حدودی ئێرانی کە زمانی فارسیش بگونجێت لە بەشێکانی بەشێکی هەبێ بەڕای ئێمە لەبەرەوەی ئێمە جیرانەکەمان فارسەوە پێویستیمان بەەوە بەشە هەیەتم وا بوو لە ڕاپەڕین یان لە زانکۆی ئەگەر لە بۆتان بگونجێ ینی بەشێک لە زمانی فارسی بکەنەوە بۆ ئێمە پێما بێ دەتوانین کەوتی دەوەگرین بۆ جیرانەکانیشمانەوە. سپاس بۆمان بوویتان. دەست خۆش بێ کاک ڕەحیم. کاک دکتۆر با وەڵامی پرسیارەکان بینەوە. کاکارزان دەستخۆشیانەوە منیش سپاسی یەکەم تەبیعی ئەو دەڤەرە مستحقی زیاتر خزمەتە و یان دەڤەرێکە بەڕاستی زیندووە لە هەموو بوارێکانە لە بواری توانای مرۆیەکانە ئومێدی تەبیعی ئەو زانکۆیش بۆ یەکراوەتەوە کە توانای مرۆیی ئەو ناوچەیە زیاتر پەرە پێبدا و گەشەی پێبدا لە بواری پەروەردەیی بێ لە بواری زانستی بێ لە بواری ئەکادیمی بێ لە بواری خزمەتی پزیشکی و تەندروستی بێ زەراعی بێ لە بواری یاسایی بێ بۆ ئەو ناوچەیە بەڕاستی مستحقی هەموو شتێکن. ئەوە بەنسبەت کاکارزانەوانێ کاکاروان داوای کرد یاسا خوێندنی باڵا لە بەشی یاسایە بەڕاستیکردنەوەی خوێندنی باڵا مجموعەیە مستلزەمات و بڵین
پێداویستی هەیە کە لەو بەشایە مەفروزە متەوفر بێ ئەو ساعتوانی یەکێک لەو پێداویستیانە بریتە بێ دەورەیەکی تەخەڕوجی هەبێت ینی پاش 4 ساڵ بۆی هەیە ئەو بەشە خوێندنی باڵا بکاتەوانێ لەبەرەوە بەشی یاسا ئێمە ساڵی دووهەمێتی ئێستا دووهەم قۆناغێتی 2 ساڵە دامەزراوە مەرحەلی 1 و 2 هەیە ئینشاءالله پاش تەخەڕوجی هەم ئەمەلی ئەوە ئەخوازم داوای ئەوە ئەکەم ئینشاءالله ببێتە فەکەڵتی و ئۆسادی ڕاستات عولیایەتی بکرێتەوانێ مەسەرزەماتی دراسات عولیای لە کەوادیر و لە مەسەرزەماتی پێداویستی کە بۆ ئەوەی بخوێن و بەڵام لە بەرنامەی ئێوە طموحتان هەیە ئامانتان هەیە هەموو ئەو پسپۆرانی کە کردوتانەتەوە دوای ساڵێکی تەخەڕجان دەورەی بەرنامەیەکی پلانێکی لەسەر کۆنفرانسێکی گەورە کە لە مانگی 6 و 7 ئێمە کۆنفرانسێکمان کرد و پلانێکی استراتیژی زانکۆمان داناوە بۆ ماوەی 6 ساڵی کە تا 2020 و پلانەکە لە درافتێکایەوەتە پێمە ئەوە پلانی استراتیژی زانکۆیە تا ساڵی 2020 کە بەنامە ڕێژ کراوە لەو بوارە لە هەموو بوارەکە باشە کاکتۆر بۆ پلانی استراتیژیکە گفتوگوی لەسەرەکەین دوو پەیوەندی وەرەگرین و کۆتایی بە پێی وەرگرتن پەیوەندی برادری کاکوونەر لە ئەوانش وەرەگرین و ئەوانش جواب بدەینەوە باڵێ لە شکارتە کاکی امدادمان لەگەڵە ئەلۆ کاتتان باش ئەم کاتی جەنابێت بەخێراتنی دکتۆریەکەین بۆ بەرنامەکەی پرسیارێکمان هەبوو لە دکتۆری ئەگەزێت نەبێ ئەو بەشی زانستە گشتیەکان ئێواران کراوەتەوە ئایا لە بەرنامەدا هەیە بۆ بەیانیانیش بکرێتەوە کاک زۆر گەشت پرسیارەکەی بەڵێ بەڵێ باشە دەست خۆش بێ کاک حەمەزرینگی ژوەرەگرین لە قەڵازێ وەک دوا پەیوەندی فەرموو کاک حەمەزرین دەستخۆشی بەرنامەکەتان لێ دەکەم خۆشحاڵی کاک حەمەزرین سەرچاو فەرموو بەڕێز کاکتۆر محەممەد دەکەم وەڵایمە هیوادارین دادەکانی کاکتۆروان زیاتر بێت لەوەی کە بەشەکانی قەڵازێ لە زانکۆدا زیاتر بێ و لەبەرەوەی لە منتیقەی قەڵازێ خوان دەیزانن ئاوەدانێکی زۆر و کاتی خۆشی زانکۆی تێدا شەید کراوە هەتا لە بەڕێز سەردانی سەرۆکی حکوومەت لە 15 حوتی 2010 گفتی ئەوزرا لە زیاتی زانکۆی شەید زانکۆی زیندوی بکرێتەوە لە منتیقا واتەلانی کەم ئێستاکەنێک کە بەشەکانی بەرەو زیاتر بڕاو کە ئێستا هەوڵەکانی دەبەری ڕاپەڕین بۆ بوون بە پارێزگار لە ئاراداها هیواداری ئینشاڵڵا دادەکانی زیاتر بێ بە تایبەتی ئەوەی کە لەگەڵ منتیقەکەدا دەگوندە وەکو جیۆلۆجی و لەبەرەوەی منتیقێکی سەناعی زراعیە یان بەشەکانی کشتتوکاڵی یان مختبەرەکانی کشتتوکاڵی سپاسان دەکەم دەستان خۆش سپاس بۆ پەیوەندەکەت فەرموو وەڵامەکانی کردن سەبارەت بە کاکهونەر لە ڕانیە وتی ڕێزبەندی زانکۆکان لە ڕێزبەندی زانکۆکانی جیهان پرسیارەکە وا بکەین ئایا زانکۆی ڕاپەڕین لە ڕێزبەندی هەم زانکۆکانی کوردستان هەم زانکۆکانی جیهان لە ئاسێکا و ئێوە چیتان کردە بۆ ئەوەی لەسەر ئەمە هەنگاو لە ڕاستیدا ئێمە وەکو زانکۆیەکی نوێن وەگوتم تەمەنمان نزیکی 4 ساڵە لەم 4 ساڵەدا بەتەکید هەوڵێکی زۆرمان داوە بووینەتە ئەندامی کارە لە ڕێکخراوی کۆمەڵەی زانکۆکانی جیهانەکە IAU پێوترێەوە لە کۆنفرانس و کۆبوونەکانی ئەوانە مشارەکە ئەەکەین و منشوراتی ئەوانەمان هەموو پێگا و نوێنەرمان ئەچێ نوێنەریانە جارجار ئەمە بەنسبەت زانکۆکانی جیهانەوانێ ئەندامین لەو زانکۆانە لە زانکۆی ئۆروسیا کۆمەڵێک زانکۆی دووەلی شەرقی ئۆروپایە و تورکیایە لەوەش لە هەم ئەندامین یعنی زانکۆکەمان معتەریفە لەلایەن زانکۆکانی دەرەوە و پەیوەندیی باشمان هەیە لەگەڵ کۆمەڵی زانکۆی تورکی کۆمەڵی زانکۆی ئۆروپی بە تایبەتی زانکۆکانی لەندەن و لەگەڵ کۆمەڵی زانکۆکانی ئەمریکا پەیوەندیمان هەیە و لە هەمان کاتە ئاعترافی ڕسمیمان هەیە لە وەزارەتی خوێندنی باڵای عێراقیوانێ ئێمە و زاخۆ هەردووکمان لەو 4 زانکۆنوێ پێش زانکۆی هەڵەبجە و گەرمیان ئاعترافیان پێکردین و مسلسەماتی زانکۆییمان هەبوو و ئاعترافەکە لە خۆشبەختانە بۆ زانکۆی هەڵەبجەش و بۆ زانکۆی گەرمیانیش لەلایەن وەزارەتی خوێندنی باڵاوە لە ماوەی پێشوە ئاعترافیان پێکردن و بۆ یعنی لە ڕووی ئەوەیە بەڵام بەنسبەت ڕیزبەندیوانێ بەڕێسی ڕیزبەندیەکە تا ئێستا بەنسبەت زانکۆکانی هەرێمەوانەیە لە بەرنامەی وەزارەتی خوێندنی باڵایە ئەو هەڵسەنگاندنە بکە و تیمێکی بۆ دروست کردووە و بزانین ئەنجامەکەی چۆنە بێت تەبیعی ئێمە لە هەوڵ و تەقەرایەوەین مسلزەماتانەی بۆ ڕیزبەندیەکە بتوانین تەوفیری بکەین و ئینشاءڵڵا یەکێکین لەو زانکۆیانی کە جێی متمانەیە و ئومێدیەوە ئەخوازم زیاتر پێش بکەوێ بەنسبەت ڕێزبەندی لە زانکۆکانی عێراق ئێمە وەکوتم لە وەزارەتی خوێندنی باڵا معتەرفین یعنی کاتە خوێندکارانی ئێوە بچنە هەر زانکۆیەک دەرفەتیان بۆ
ڕسەی بۆ ماجستێری دکتۆرە بەرەوسا بۆش وەسیقەکەەوە ئێمە تا ئێسە دەورەمان تەخرج کردو وەسایقە دەین یەکەم دەورەوە گوتم زانکۆی دایک کە دهۆک بۆ ئەوان ئیشرافیان کرد بە دەورەی دووهەم و سێهەم یعنی کە بە دەورەی یەکەمی ئێمە ئەتیبارەکرێ ساڵی 2010 بۆ 11 ئەفو 11 بۆ 12 بۆ 13 و 13 بۆ 14 کە پار بوو سێ دەورەمان تەخرج خریچ هەیە و هەمان کاتێ خوێندنی دراساتی عولیامان هەیە لەبەرەوە هیچ گومانیتیانە ئەو بە نیسبەت تا کارزانەوە ئەمەریەوە خوازم لە ڕیزبەندیە لە بەرنامەمانێت فێکم پەیوەندی زۆرمان هەیە لەگەڵ ڕێکخراوەکانی و لەگەڵ زۆر زانکۆی و زۆر سنتەری خوێندن علاقاتی باشمان هەیە هەم لە ناوەوە لە ناو هەرێم هەم بۆ دەرەوەی هەرێم بۆ عێراق هەم لەگەڵ زانکۆکانی بەغا لەگەڵ میسر لەگەڵ زانکۆ عەرەبیەکان لەگەڵ زانکۆکانی ئۆروپا و دەستان خۆش بێک بۆ زمانی فارسی کاگڕەحیم داوای کرد زمانی فارسی بەڕاستی لەگەڵ هەر کاحەمەزرنگ ویستی ئەو بڵێ کارپێویست کاحەمەزرنگ بەڵێ کاگڕەحیم داوای بەڵێ لەگەڵ کاحەمەزرنگیش کە داوای کردنەوەی بەشی کردەوە بەسەر وەڵامی پرسیارەکەی ئەدەمەوە بەڵام بەنسبەت کاگڕەحیمەوەوانێ بەڕاستی زمانی فارسی ئێمە ئێستا کاتدیری ئەوەمان نییە کە بتوانین بەشی فارسی بکەین و خۆمان زۆر بە ضروری ئەزانین بەس لە بەرنامەمانەیە لە هەوڵ ئەدەین ئینشاءڵڵا لە ئایندەیەکە بۆ قەڵاتزێ لە بەشی لە کۆلیجی پەروەردە بتوانین بەشی کوردی زمانی عەربیمان هەیە زمانی ئینگلیزیمان هەیە و زمانی ئینگلیزیشمان هەیە و بەرنامەی ئەومان هەیە گەر کادیر پەیدا بکەین بتوانین زمانی فارسی بکەین و چیکە لە ضروریاتەکان بۆ ئەو ناوچەیە بەنسبەت کاک حەمەزرنگەوانێ کاکیمداد شتێکی تری وەدوتی ئایا کرێتەوە وەزان پرسیارێک بوو کاکیمداد لە زانستە گشتیەکانە کەوتی لە بەیانیان ئێستا زانستە گشتیەکانمان کردوەوە تەنها لەسەر تەڵەبی پەروەردە وەزارەتی پەروەردە بۆ کادیرەکانی پەروەردە و ئینشاءڵڵا هەوڵی ئەوە ئەدەین بەنامە ڕێژی ئەکەین بۆ کردنەوەی زانستە گشتیەکانیش لە پەروەردەی بنەڕەت بۆ بەشی بەیانیان و بەنسبەتکردنەوەی بەش بۆ زانکۆی بۆ فەکەڵتی قەڵاتزە با بڵێن فەکەڵتی پەروەردە و نموکردن و پێشخستنی ئەو فەکەڵتیە بەتەکید هەوڵ ئەدەین بەنامەمان هەیە و بەڵێنیشمان پێداون ئینشاءڵڵا لە بوارەکانی کە زۆر پێویستە و ئەمەلی ئەوە ئەخوازم ئێستا پرۆپۆزەڵمان تەقدیم کردەوە بۆ کردنەوەی کۆلیجی کشت و کاڵ بۆ ئەو دەڤەرە و لەو دەڤەرە دامەزرێنی دەستە خۆش بێ بۆی لەسەر پرسیارەکان هەڵوێستا ناکەین ئەچینە لای بابەتە سەرەکان لەسەر کۆنفرانسەکە پێم خۆشە پلانی 2020 چی تایە بەڕاستی پلانی 2020 چی تایە پلانێکی گشتگیرە و تاکو ساڵی 2020 ئەو بەرنامەیە کە داڕێژراوە دید و با بڵێن دید و پەیامی ئەو زانکۆیی تایە کە بە شێوەیەکی ئاشکرا بە شێوەیەکی ڕێکوپێک نیشانە دراوە و لە دید و پەیامەکەمانە بریتیە لە بەشداریکردنی کارا لە پێشخستن و پەرەپێدانی توانە مرۆیەکانی ئەو ناوچەیە و هەوڵێکی ئەوە ئەدەین کە هەندێک ئامانجمان دیاری کردووە کە ئامانجە سەرەکیەکانمانن و هەوڵی پەرەپێدانی ئاسی زانستی مەسەرەن دەستی وانەبێژی دەدەین و هەوڵی دابینکردنی سەرجەم پێداویستیەکانی خوێندن بۆ توێژینەوەی زانستی دەدەین لە ڕووی زانستی و کارژێری و مەسەن کار دەکەین کە خوێندنی زانکۆیی بە شێوەیەکی سەردەمیانە بێ و منهەجەکان بەردەوام دەگۆڕین پرۆگرامەکان نوێەکەینەوانێ و بڵێن پەیوەندین بە دڵنیای جۆری بە بەرنامەی خوێندنی بەردەوام و ئەو مەسائلانەی کە پەیوەندی بە خوێندنەوەیە کار بۆ ڕەخساندنی ژینکەیەکەکەین کە بە تەواوەتی سەرجەمی مامۆستایان و فەرمانبەران و خوێندکاران بە بێجیێوازی سوودمەند بن لەو توانانەی کە هەیەن ئالەکولین زۆر شت هەیە کە لەم بەرنامەیە هەیە لەو بوارانەی کە تەشیرمان کردووە بواری خوێندنی باڵایە کە گرنگیی زۆری پێدەین بواری پرۆگرامەکان و فێربوون و پەرەپێدانە لە بەرنامە ڕێژیمان بۆ کردووە کە بواری فێربوون و بشینکە پارێزیە و کردنەوەی ناوەندی مثلا کتێبخانەی ئەلکترۆنیە و بەرنامە ڕێژی دەکەین لە هەموو ڕوویەکەوانێ و لە هەمان کاتدا پەرەپێدانی ئاسی زانستیە و زانستی خوێنکارانە پەرەپێدانی کردنەوەی بەشی کیمیایە بەشی فیزیایە بەشی نوێیە و بەشی نەهێشتنی تاوان و توندوتیژیە ئەو بەرنامە ڕێژیمان کرۆ چەندها بەشمان دیاری کردووە و بەشی کارژێری بەشی پەروەردەی تایبەت بەشی زانستی گشتی بەشی کارژێری کار بەشی وەرجێڕان پەروەردەی فیزیا کیمیا زیندەوەرزانی ئینشاءڵڵا ئەوانە هەمووی بۆ کۆلیجی پەروەردە زۆربەی زۆری کە لە قەڵاتزێ ئەو شتانە جێبەجێ بکرێت باشە بارە سەبارەت بە سنتەر ئەو سنتەریشتان هەیە بەڵام کەمپی
خوێندکارانتان ئێوەتان دوو کەمپتان هەیە دوو کەمپەسمانی یەکێک لە قەڵاتزیە یەکێکیش لە باشە چەندی بۆ خوێندکاران جگە لە بواری خوێندنی وەکووانە و هۆڵەکان بۆ بەشە ناوخۆیەکان بەشە ناوخۆیەکان لە قەڵاتزیە دوو بەشی ناوخۆیی زۆر باشمان هەیە و تەسەوڕەکەم بەرنامە ڕێژیمان کردووە بۆ 6 ساڵێکە تا ئەتوانم بڵێم تا 10 ساڵێکە بۆ خوێندکار ئەگەر چەند بێت بەنسبەت تا چەند بێت تا 10 ساڵێکە توانین ئیستیعابی بکەین لە قەڵاتزیە بەڵام بەڕاستی لە ڕانیە ئێستا دوو بەشمان هەیە لە ڕانیە ئەم ساڵ کۆمەڵێک خوێندکارمان خاستن تەڵەبەی سەفی یەک چەند گروپێکمان ناردووە بۆ ڕانیە لەبەر ئەوەی بەشی نیشتەجێبوونی ناوخۆییمان لە ڕانیە بینایەکمان کردو تا ئێستا ئیستیلاممان نەکردو تەواو نەبووە و ئەمەل ئەخوازم لە ماوەی ئەم مانگەیە ئینشەڵڵا تەواو ببێ و ئەو کۆمەڵە خوێندکارێکی کە دێنهێرین بۆ قەڵاتزە بیهێنینەوانێ لە ڕانیە بەڕاستی ئەوانیش ئازێ دەخۆن چێکم چوون و هاتنەوە لەوانێت تێ بکە کات زۆر بەرێت باش ئەی سەبارەت بە سنتەری پەرەپێدانی زمانی گزی توێژینەوە سنتەری تەکنۆلۆژیا و ئایتی سنتەری توێژینەوەمان هەیە کە بەڕێز کاک دکتۆر بەهزاد کادرێکی زۆر چالاکە ئیشرافیەکە و بەنامە ڕێژیمان کردووە گرنگی زۆر بدەین بە بەسی توێژینەوە و مختبەرات و مستەلزەماتی مختبەری و کەرەسە و کەلوپەری توێژینەوە و موادی کیمیاوی و لە بواری بایۆلۆجی لە بواری فیزیا لە بواری کیمیا ئامادە باشی پاشمان بۆ کردووە ئینشەڵڵا کادیرەکان بکەونە گەڕ و ئیش بکەن توێژینەوە بکەن بۆ ئەو سنتەرە ئەمەلی بەرنامەمان هەیە کە زۆر بە قووەتی بکەین بەنسبەت سنتەری زمانەوانێ سنتەرێکی زمانی باش ئەویش ئەتوانم بڵێم 4-5 کادری ئەجنبیمان بۆ هێناوە و بە هاوتەریب لەگەڵ زمانی دایکە هەوڵ ئەدەین کە زمانی ئینگلیزی بۆ خوێندکارەکان بۆ فەرمانبەران بۆ مامۆستایان بە قووەت بکەین شتێکم یەکێکە لە هەرە لە مستەلزەماتی چوونە ناو خوێندنی پرۆسی خوێندنی باڵاوە ئەوەی زمانی ئینگلیزی بەباشی نەزانێ و دەرەجەیەکی هەیە 4.5 ئایلێتی یاخود تۆفلی نەبێ بووی نییە بچێتە ناو بەنامەی خوێندنی باڵاوە بۆ ماستەر و دکتۆرا لەبەر ئەوە ئیتیمامیکی گەورەمانداوە ئەمەلی ئەو ئەخوازم ئینشەڵڵا ئەگەر بتوانین لە ئایندەدا خوێندن لە قۆناغەکانی ئەندەرگراجویت کە پێڵێن و بکەینە بە زمانی ئینگلیزی وانە بگوترێتەوە بە زمانی ئینگلیزی شەرح و ئیمتیحانات و تاقیکردنەوەکان پەیوەندیتان لەگەڵ وەزارەتی پلاندانان و وەزارەتی پەروەردە چۆنە؟ بەتاکید من لێرەوە سپاسی وەزارەتی پەروەردە ئەکەم وەزارەت پەیوەندیی زۆر باشمانی چێکم ئێمە کادیر پەروەردە ئەکەین و توانای پەروەردەی وەرەگرن دوایی ئەیبخشنەوە کۆمەڵگە بەتاکید کادیر پەروەردە ئەکەین بۆ وەزارەتی پەروەردە یەکێک لە مهمە هەرە گەورەکانی ئێمە بریتە لەوە چێکم توانای مرۆیی نەکرد لە بواری زانستە بۆی باخسی ساوایانتان ئێوە کوردی ساوایانمان دوو فەکەڵتیمان هەیە هەردووچان پەروەردەیین مامۆستا پەروەردە ئەکەن هەم بۆ خوێندکارانی لەیەکەوە هەتاوەکو 12 و لە 12 تاوەکو لە یەکەوە تا ئەوە لەبەر ئەوە ئێمە بۆ سانەویش بڵێن بۆ ئامادەیەکانیش و بۆ ناوەندیش و بۆ خوار ناوەندیشکە ابتدائیە مامۆستا پەروەردە ئەکەین و وارانەدا و پەروەردەیانەکەین و گۆشیانەکەین دوایی ئەیان بەخشین بە وەزارەتی پەروەردە وەلامان کاتە لە بواری سەحەیە هەم بەشی پەرستاریمان خزمەتی ئەو بوارە ئەکا و لە بوارەکانی کەشای کیمیا و فیزیا و بایۆلۆجیش ئەوەش ڕۆڵی خۆیان دەبینین بۆ خزمەتکردن باش لەسەر مەسەلەی تۆ بوونتان بە ئەندام لە ڕێکخراوی یەکێتی زانکۆکانی جان باس کرد یەکێتی زانکۆکانی ئۆراست باس کرد بەڵام ئێوە پرۆژێکیش هەیە ئەو دەعم و پشتیوانێنی کە ئومەی متحیدەیان ڕێکخراوە نێودەوڵەتەکانی بەخشن و لەوەی وانەی پرۆژەی مەرحەبا هەیە ئێوە لەوە چۆن ئیسفادەتان لێ کردەوە ئێوە چ سوودێگەیەنێ بە ئەوانەی کە خوێندنی باڵاتەوە لە ڕاستیدا ئێمە ئەوەتەی کە لەم 4 ساڵەدا لە نەتیجەی هەوڵ و تەقەلا و پەیوەندیەکانمان لەگەڵ ئەو ڕێکخراوانە ڕێکخراوە ئەجنەبیانە ڕێکخراوی دات و لە هەمان کاتیشدا چەند ڕێکخراوێکی کە ڕێکخراوێکی IRX ئەمریکی هەیە کە لە ماوەیە کاک ئەحمەدی مخریش پێمانڵێ کاتمان زۆر کەمە جەنابەت قسەکان کورتکردی دوایین پەیامیشت تێکەڵا بە وەڵامەکە زۆر چاکە سپاسی ویژەکەم بەنسبەت ئەوانەیە ئێمە لەو ڕێکخراوانەیە هاوکاریمان هەیە و کەوادیرمان دەچێت بەستی پێگەیاندن و لەو ڕێکخراوی ئێرسموس وەکو بەرنامەی مەرحەبا بەشداریمان هەیە طبعی ئەوەش زانکۆیەکی ئیسپانی کە ئیشرافی ینی کۆردینەیتەرە لەسەر بودجەی سوقی ئۆروپیە و ئێمە ئەوە هەوڵ ئەدەین کە کادیرمان بچێتە دەرەوە لەسەر حسابی ئەوان بۆ خوێندنی دکتۆرا ماجستێر و لە هەمان کاتیشدا میوانداری خوێندکاری زانکۆکانی هەم ئێران و هەم زانکۆکانی ئۆروپی و هەم زانکۆکانی ئیسپانی و ئەو زانکۆانەی کە مشتەریکن لەو پرۆگرام
بەرنامەیە ئامادەیمان هەیە لە بواری پەرستاریە ئیسعدادمان دەربڕیوە کە خوێندکاریان بێت هاوبەشیان بکەنەوە ئەوەی ئێمە خوێندکاری ئێمەش بچێت دەروانێ بۆ ئەوەی توانای خوێندنی لە ئاستی دکتۆرا و ماستەرا بەرز بێتەوە بخوێنێ بۆ ئەو بوارە و ئینشاءالله پرسیار زۆرتر بۆ قسەمان لەسەر کردایە سوپاس بۆ ئامادەبوونە کاک دکتۆر منی سوپاسیەوەکەم و سوپاسی ویلایەتەکە سوپاس بینەرانی بەڕێز ئومێد دەکەین گفتوگوی ئەم ئێوارەمان لەگەڵ بەڕێز پرۆفیسۆر دکتۆر محەممەد علی عەبدوڵڵا سەرۆکی زانکۆی ڕاپەڕین تشکمان خزبێتە سەر گەشە ساندن و پێشکەوتنەکانی زانکۆ کە تا بەرنامەیەکتر هەر شاد بن.